زۆر ڕاستە کە دەڵێن کوردستان بەهەشتی سەرزەمینە. هەموو شوێنێکی جێگای سەرنج و بایەختانە. نیشتیمانی کانیا و تاڤگە و شاخ و کێو و دەرودەشت. لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و لە دووری 90 کیلومەتری ناوەندی ئەو شارە لە نزیک شاری سەڵاوە کانیاوێک هەیە کە بە قۆڵ ناسراوە. ئەم کانیە کانی قۆڵ لە بەفراوەکانی کۆساڵانەوە سەرچاوە ئەگرێت ئەوەی کە لە بەهارانە ئێتە خوارەوە بەخاتەوەی کە لە ژێر و ئێتۆ سەرەوە پێ ئەڵەن قۆڵ و لە زەمان قەدیمی چۆ بەخاتەوە نمای پێبەن و بەخاتەوە جوانکاریکی بۆ بکەن حاڵەت دەستچن دەوران دەورەکان بە بەرچ نییە و هاودیانە سەر و ئاوەکە هەڵە قوڵەتێتە سەر و دوایە چە سەرچاوی گرێت و هاتە سەر و ئاژێتە ناو چەم سیروانە. ئەم کانیە وەرزیە دەکەوێتە 2 کیلومەتری گوندێکی خنجیلانە بە ناوی دووڕۆ. لە تەواو شارەکان و مردم بۆ گەشتیاری تێنە سەری و سەردانی یەکەم و هەر ساڵێکی تەڕە ساڵی بێت هەتاکو نزیکە و پاییز هەر ئاوی هەیە و بەردەوامە. شوێنێک کە هەر لە کۆنەوە جێگای حەوانەوە و پشودانی خەڵکی ناوچەکە بووە. کێوە بەرزەکانی کۆساڵان سەرچاوەی ئاوی کانی قوڵن. بەهۆی توانەوەی بەفرەکانی سەرچیاکە کانی قۆڵ وزە دەگرێت و لە ناخی زەوی هەڵدەقڵێت. لەبەر ئەوەی ئەم کانیە لە ژێر عەرزەوە بەرەو سەر هەڵدەقڵێ ناوی لێنراوە کانی قوڵ. پاش هەڵقوڵین و تێپەڕکردنی مەودایەکی 40 مەتری دەڕژێتە ناو ڕووباری سیروان و ڕێگای خۆی بەرەو هەجیر و باشووری کوردستان دەگرێتە بەر. ئەمە هەر ساڵێ بەفرە بێ لە بانە و لە چاوکەکەی ها لە بانە و بەفرەکە تاوێتەوە ئەمی زیاترەکە ئەویسە کەمتر بووەتەوە ئەنا ئەم ئاوە فرەتر تێتە بانتر. ئەم کانیە لە بیرەوەری من و باوای منیچە هەر بووە تا بووە. لە وەرزی بارینی باران و بەفردا کانیاوی قۆڵ پڕئاوە و دیمەنێکی دڵڕفێنی هەیە. بۆیە سەرنجی گەشتیارانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و ساڵانە گەشتیارێکی زۆر لە ناوچە جیاجیەکانی کوردستان و ئێران سەردانی دەکەن.